لێژنەکە خۆشحاڵە بۆی کە بڵێت یەکەمین براوەی خەڵاتەکە بریتیە لە جینان موسا لە تۆڕی ئەلئان. من پێم وایە ئێستا کاتی ئەوەیە کە داوا لە بەڕێز سەرۆک فڕانسوا ئۆلاند بکەین بۆ ئەوەی بێت خەڵاتەکە پێشکەش بکات و داواش لە جینان بکەین بێت خەڵاتەکە وەرگرێت. شیفاگردیە بۆ ساڵی 2019 جێنان موسا ژنێک ڕۆژنامەوانێکی ئازا کاریگەر و دوێر بووە لە بەرەکانی جەنگدا بەڕێز فڕانسوا ئۆلاند خەڵاتەکە دەبەخشێ بە جێنان موسا. Hello, Mr. President. Hi.